کاکەوە دیشلەمەیان نییە؟ خاتی خوا تۆ لە کوێ دانیشتویت؟ دیشلەمە چی کوابای دیژمەوە قاوەکە و بخۆ. ئەی ئەم تەبوتۆزە چیەتیایەت ئێمە؟ ئەوە قەزوانە تەبوتۆسە نییە؟ تا بەخوا یەکەم جارەشتی وا ببینم و ببیست. ئەرێ کاک محەممەد تۆ پێ نەوتم تۆ تاسە هەر کرێچیت؟ ئەرە وەڵاشکر بۆ خوار کرێچیم چی بکەین تراوایە. وەڵاهی من مناڵم لەبەر دەرگا هەڵماتیان مەکرد 10 ساڵ پێش من تۆ ئیشتە کرد یعنی چی تاسە کرێچیت؟ کاکە چی بکەم ئەگە خوا بە قسمەتی نەکردبێ؟ وەڵاهی من ئێستا حالیەن خۆم و ماڵ و مناڵ و نەوەکانیشم سیاری خۆیانە. کاکە توانێوە لەسەر مەوزوعانە ڕۆی؟ باشە دەنگ بەرز مەکەرەوە کاکە. کاکە دەواز لە خەڵک بێنە بۆ ئەوەنە ئیلحاح لە زەرزەلام ئەەکەیت بۆ ئیحراجی ئەەکەیت کابرا کرێچیە دەوازی دەبێنە بە دەردی خۆیەوە دانیشتووە قاوەیەکە بۆ پان کردو بۆ پۆزیلی بەسەرالیت؟ کاکە حەمەد دیاردەیەکی تری زۆر ناشرن هەیە. بەڵێ کاکە بۆ نمونە من تۆزێک نەساخم یان با بڵێ جاری وایە ئەو ڕۆژەکە لە ماڵەوە دێمە دەرەوە زۆر ئێنێرژیمە بەڵام بە کۆمەڵک پرسیاری بێمەعنا ورەی خەڵکی دادەبەزێنی سیناریۆیەکی بچووکم ئامادە کردیە ئامادەی ڕۆڵی ببینی؟ ئامادەم یعنی ئەو زەلامە وری خەڵک دابەزێنێ؟ چۆن؟ وڵی زەلامی وا هەبێ؟ چۆن نییە حازری؟ ئارە وەڵا بابی بینین. ئاکشن! کاک سامان وەزعە چۆنە؟ باشم لەخوا بەزێ بێت تۆ چۆنیت؟ وەڵی من باشم بەڵام نازانم تۆوا نابێنم باش بیت. والله عیبم نییە ئەم بەیانیە زۆر بە باشیاتمەتە دەرەوە هەنگوینی شاخیان بۆ هێناوە لە قەندیلەوە ئەسڵی ڕەشکەشم خواردووە. ئەخت دەبەوە نییە من ئامۆزایەکەم وا بوو سیحەتی زۆر باش بوو لە پڕەنجەڵدەیە لە یان ڕەبیکردنە ڕەت جادەکە کرد. باشە ئێستا تێناگەم نازانم تۆ هەستەکەی من چیمە نازان؟ نازانم ڕەنگە زەرد بۆ لای من. بەجددیتە؟ هەروتیشی باری بۆ ئامۆزایشتم ڕەنگی زەرد بوو ئەمری خۆی کرد. دا تۆ بوو بە قسەی من ناکەی بۆ دکتۆرێ ناکەی بۆ ببریت. دکتۆر کێ؟ دکتۆر جۆنسۆن. تۆ جۆنسۆن کێ؟ نە جۆنسۆن هینە من شەمای ئازارە. جۆنسۆن کاپور ئەوە بڕ ئامۆزای شامی کاپورە. چۆ بۆ لای با نەمری بۆ ببریت. کاکە نازانیم ینی ئێستا من هەست بە هیچ ناکەم بەڵام خەریکە هێواشە باشە ینی تێکمە دەی نازانم تۆ هیچ نەخۆشیەکە لەگەڵایە؟ وەڵاهی نەوەڵا بەس یەک تۆزێ زەختم هەیە هیچ تر عیبم نییە. ئامۆزاکەشم یەک تۆ زەختی هەبوو ئەوە تا ئەمری خواشی کرد مرد. باشە تۆ هەستەکەی زووتین و دەبێ؟ ئەرەوەڵا زمانم وشکە بێ. ئامۆزاکەشم زمانی وشکە بوو. عینەن تۆ. وەڵاهی عیبم نەبوو بەخوا کە هاتمە دەرەوە زۆر باش بووم بەستە هەستەکەم خەریکە هێواش سیحەتم تێکچی. ئامۆزاکەشم وردەوە لە سیحەتی تێکچوو. تۆ عاراقەکەیتەوە؟ وەڵاهی گەرمان بێ. ئەدەچاو لێ ئامۆزاکەشم ئاوا ئامۆزاکەشم ئەو نەرمە کۆکەی لەگەڵ عینەن تۆ خۆ ئافریکا. آخر ئەم تۆزێەوە خۆی جگەرکێشە و کۆکەی هەشتانێر هەیە خۆ ئامۆزاکەشم جگەرە کێش بوو. بەڕاست تۆ دوای کۆخەکە هەز ناکەی گیانە بخورێت ئاوا بیخورێنی؟ بەروەڵا ئێستا حالێ شان مەخوری. چاوە لێ ئامۆزاکەشم ئەوە ناوشانی ئەخورا فەقیرە شین و مۆریە کردەوە. ئەوە چیە؟ ئاوا شێکرد ئامۆزاکەم هەناسەوتونە؟ هەستەکەم سیحەتم تەواو نییە. چاوە لێ ئەڵم نەخۆشیت بەخوا ئەمری وا بڕوە. کاکسەمە دەستیشتە لەرزێ چاو لێ ئامۆزاکەشم دەستی لەرزی پێش ئەمری خۆ بکە. عیبم نەبوو نازانم بۆ ئەم لێ هات. ئەویش عیبی نەبوو لە پڕابلی خوای کرد ئامۆزاکەم. نازانم چییە؟ هەستەکەم سیحەتم تەواو نییە. دەچاوە لێ ئامۆزاکەشم سیحەتی تەواو بوو بەڵام لە پڕێکا ڕادیش. دەستیشتە لەرزێ بەخوا ئامۆزاکەشم دەستی لەرزی پێش عیبم نەبوو. چییە؟ هەناسە تۆنە؟ هەناسەم تونە زۆر. ئامۆزاکەشم هەناسەی تون بوو یەکسەر بە دوای ئەمری خوای کرد. کاک سامان قەومانم کاک سامان هاوکەڕۆ لە خۆش خۆی چی بکەم؟ تەلەفۆنی بکەم بۆ ئیسعاف. یەک دەقە. ئەلەو ئیسعافە؟ باوکەڕۆ حەریقم لێیەوە بەخوا نەڕۆن تووشی مشکیلەیەک مەکە ئەمە چاگەبی ئینشەڵڵا. آخر باشە زەلام بێغیرت تۆ کەتنەکە ناوەتەوە کابرا وا مشەوەش کرد هەتا جەڵدە لێیە ئێ بۆ ڕێیاکەی عەلەقل بوو گەیانێتە خەستەخانە.